خۆشەویستانمان لە تەوەری دۆمی بەرنامەکەماندا باز لە چارەسەری سروشتی دەکەین. هەندێک تەکنیک هەندێک ڕایەنان هەن کە گرنگێکی زۆری هەیە بۆ جەستە هەندێک جار لە کاتی شکانی یاخود ئازارێکی پشت فەقەرات یان هەر بەشێکی دیکەی جەستە ئەم چارەسەری سروشتیە ڕۆڵێکی زۆر باشی دەبێت و هەندێک جار پزیشکە پسپۆڕەکان ئەم چارەسەرش دەنووسن و باسی لێو دەکەن بۆ نەخۆشی کە ئازارە یاخود نەخۆشیێکی تایبەتی هەیە لە ڕووی جەستەیەوە. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک نازم ئەبوبەکر چارەسەرکاری سروشتی. کاک نازمیان زۆر بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە. بەخێر بێت. ئەگەر لەوە دەست پێ بکەین بەبەز لێت چیە لە چارەسەرکردنی سروشتی بە کامانە دەوترێت چارەسەرکردنی سروشتی بەگشتی؟ چارەسەری سروشتی مەبەستمان لە کۆمەڵێک تەکنیکە لەگەڵ کۆمەڵێک وەرزش و کۆمەڵێک ئەجهیزە، ینی ئەوانە هەمووی پێکەوە پێوترێت چارەسەری سروشتی کە ئێمە هەموو ئەوانە بەکارێنین بۆ چارەسەرکردنی نەخۆش. دیاری نەکراوە چ نەخۆشیە یاخود کام جۆری نەخۆشیە ئەبێت بۆ ئەوەی کە ئەم چارەسەر وەربگرێن؟ یعنی زۆرینەی نەخۆشیەکان چارەسەری سروشتیان بۆ کرێت، ئەوانەی بڵێن ئازاری پشتیان هەیە، ئازاری جونگەکانیان هەیە، ئازاری ئەژنۆ، ئازاری مەل و ئەو نەخۆشانەی کە تووشی بڵێن شەلە لە بن. ئیتر شەلە لە مناڵانە بێیان لە گەورە. شەلەلی مناڵانی کەمتوانە کەم ئەندام یان کەمتوانە لە مەڵبەندی ڕایەنانمان هەیە لە چوارباخ کە هەموو ئەو مناڵانە لەخۆگرێت و ئەو کەسانی کە لە گەورەی شاکە تووشی شەلە لە بن جارێکی کە بەهۆی سترۆکەوە یان پێڵێن جەڵدەی مێشت لایەکیان تووشی جەڵدا بێت، لایەکیان ئیش ناکە، هەموو ئەوانش پێویستیان بە چارەسەری سروشتی. تا چەند گرنگە نەخۆش لەم نێوەندەدا وەکو بڵێ تەحەملی هەبێت و سەبری هەبێت بۆی کە ئەنی پەلە نەکات لەو چارەسەرکردنە سروشتیە؟ گرنگترین شت ئەوەیە کە نەخۆش تەحەملی هەبێت، چونکە چارەسەری سروشتی وەکو دەرمانێک خێرانیە. بەڵێ بێی بە نەخۆشەکە و بە خێرایی کاریگەریەکەی دەرکەوێت. جاری وا هەیە کاریگەریەکەی لە جەلسەی یەکەما دەرەکەوێت، جاری وا هەیە پێویستی بە چەند جەلسەیەک ئەبێت. لەبەرەوە بەڵام گرنگیەکەی لەوایە کە ئێمە ئیش لەسەر ئەو شوێناکەین کە موشکیلەکەی تیا دروست بووە. بەڵام ئازارشکێنێک جاری وا هەیە نەخۆشەکە بەکاری هێنێت تەنها شتێکی کاتیە، ئازارەکەی نایەڵێت ڕۆژێک دوو ڕۆژ هەتاکو عیلاجەکە تەواو بێ جارێکی کە دەست پێیەکاتەوە. لەبەرەوەی لە شوێنی مەبەست شوێنی کە موشکیلەکەی دروست بووە ئیش لەسەر ئەو شوێنە ناکرێت. وتب ئامێریشی تایبەتیشی هەیە، ئەو ئامێرانە چۆنیە هەیە لێرە؟ بەڵێ کۆمەڵێک ئامێرمان هەیە وەکو شۆردۆیڤە، مایکرۆوەیڤە، ئەڵتراساوندە، ئینفراڕێدە، ئێستا شۆگۆیڤ پێیا بووە لەگەڵ لەیزەر، ئەوانە هەمووی بەکارێت بۆ نەخۆش و زۆرینەشی ئێستا لە سلێمانی بەردەستە و ئەتوانێت پێی بکرێت. کاک نازم ئەم بەشەی ئێوە چارەسەرکاری سروشتی لە پرۆسی خوێندندا لە زانکۆکانە گرنگی پێدراوە لە هەرێمی کوردستاندا؟ بەڕاستی ئەو گرنگی پێ نەدراوە، بە تایبەتی یعنی جیاکاریە کە کرێ لەوەی کە چەندین ساڵە داوا کرێت کە بەشی چارەسەری سروشتی لە زانکۆ حکومیەکان لە سلێمانی بکرێتەوە. لە هەولێر چەند ساڵە هەیە بەڵام لە سلێمانی تا ئێستا نەکراوەتەوە. تەنها ساڵی پار زانکۆیەکی ئەهلی زانکۆی تیشک لێرە بەشی چارەسەری سروشتیان کردەوە و هەم لە لایەنی تەعیناتیشەوە. ینی باوەڕکە چەندین ئێمە لە نەخۆشخانەی شار پێویستمان بە چەندین چارەسەرکاری سروشتی هەیە، هەتاکو ئێستا هەموو ساڵێک داوا کرێ و بە هیچ شێوەیەک دامەزراندن نەکراوە. وەکو چۆن بڵێ لە هەموو شتەکانی ترا حکوومەت ئێوێ خەڵک سڕکات، لێرەشە لە لایەنە تەندروستیەکەشە هەر وەکو سڕکردنیەک بەس بەشی سڕکردن دامەزرێن لەگەڵ پەرستاریش هەندێک، بەڵام زیاتر گرنگی بە بەشی چارەسەری سروشتی نادرێت. سەبارەت بەو کەسانەی کە پێویستی بە چارەسەرکاری سروشتیە دەکرێت لە خۆیەوە بێت بۆ ئازارێک لە قاچایەتی لە پشتیایەتی بکرێت، ینی بێت بۆ لای ئێوە بڵێ فڵانە ئامێرم بۆ بەکاربێن یان فڵانە تەکنیکم بۆ بەکاربێن یان ئەبێ پزیشک بینووسێت؟ ئەکرێت بچێتە لای چارەسەرکاری سروشتی. ئەمە باوەڕکە زۆر گرنگی هەیە بە لایەنی ڕۆشنبیری خەڵکەوە. ئێستا لە وڵاتانی ئەوروپا چکە خەڵک لایەنی ڕۆشنبیری زۆر بەرزە،
زۆرینەی خەڵکی یعنی ناچێت ئەم دەرمانە کیمیایانە دەرمان بەکاربێنێت تەنها چارەسەری سروشتی بەکارێنێت ئەچێتە لای چارەسەرکاری سروشتیان معالیج طەبیعی پێڵێت ئازارم لەم شوێنە هەیە معالیج طەبیعیەکە ئەسیسمنتەکە یعنی هەڵسەنگاندنەکە بۆ حاڵەتەکەی یعنی ئەو هەڵسەنگاندنە ئەوەی کە چارەسەرکارێکی سروشتی ئەتوانێت بیکات کاتێکی زیاتر ئەدابێت یعنی پێویستی بە کاتێکی زیاترە لەوانەیە پزیشکەکە ئەو کاتەی نەبێ ینی کاتێکی پزیشکەکە لەوانەیە چەند دقێ بتوانێت بیبینێ بەڵام چارەسەرکاری سروشتی لەبەرەوەی هەڵسەنگاندن بۆ هەموو حاڵەتەکەیەکە لەوانەیە دەدەقە چارێکێک حاڵەتەکەی بە تەواوەتی بدۆزێتەوە بتوانێت چارەسەری بکە. بۆ هەندێک نەخۆشی پزیشک لەوانەیە بۆ دەرزیەکە زۆر بەخێرایی ئەم کەسە چارەسەر وەرەگرێ بەڵام لەوان هەندێکجار لێکەوتەی هەبێ بۆ مرونە لە ئەژنۆیە لە هەر بەشێکی دیکە جەستەیە دەکرێت بە چارەسەرکاری سروشتیش ئەم کەسە چارەسەر وەربگرێت لەم نێوەندەدا دەبێت چی بکە نەخۆش بە کام ڕێگەیان باشترە بیکات. بەڕاستی خۆی لە طوبە هەموو جارێک ئەو قساکرێت یعنی خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن بەڕاستی پێویستە نەخۆش تەنانەت پێش ئەوەی کە نەخۆشیەکەشی هەبێت جارجارێک هەڵسەنگاندنی بکرێت بۆ ئەوەی کە یعنی ئێمە بشی چارەسەرکاری سروشتی ئەتوانێت ئەوە دیاری بکات کە قوتی ماسوولکەی ئەم کەسە چەندێکە یعنی ئەگەر ئێمە مەسڵ تێستمان هەیە مەسڵ تێست بۆ نەخۆشەکەین هەڵسەنگاندنی بۆکەین بۆی بزانین قوتی ماسوولکەکانی چەندێکە ئەگەر ئێستا من زانیم قوتی ئەم ماسوولکە چواری نەخۆشێک قوتەکەی زۆر کەمە قوتی سێیە ئەگەر هیچ ئازارێکیشی نەبێ ئەتوانم پێڵین کۆمەڵێک ڕێنمایی یەکەین بۆی ئەم ماسوولکە بە قوتکە بۆی لە مستەقبلێکی نزیکە تووشی ئازاری ئەژنۆ نەبێت چونکە ماسوولکە زۆر گرنگە بۆی جونگەکانمان تووشی ئازار نەبن ئەگەر ماسوولکەت لاواز بوو زۆر بە زووی تووشی ئازارەبی و تا هەندێک کشانیشمان هەیە یعنی تۆ یاریزانەکانە بینی پێشەوەی بچنە ناو یاریگاوە کۆمەڵێک کشانی ماسوولکەکەن ئەگەر کشانی ماسوولکە نەکا زۆر بە زووی تووشی پێکدان و تووشی ئیسابەیەکی زۆرە بن لەبەرەوە پێویستە نەخۆش پێش ئەوەی کە تووشی ئازارەکەش بێت ئەتوانێت چارەسەری سروشتی بکات و دوای ئەوەی کە تووشی ئازاریشە بێت هەم جارێکی کە چارەسەری سروشتی کاریگەری زۆر زیاترە و پێویستە بە چارەسەری سروشتی دەست پێ بکە یعنی تۆ پێویستە بە شتە ئاسانەکان دەست پێ بکەی دوایی بگەیتە مەرحەلە قورسەکە نەک یەکسەر نەخۆشی ئێمە بەداخەوە زۆربەی یەکسەر بی لەوە کاتەوە بچم عملیات بکەم یان عیلاجێکی زۆر بەکارێنێ کە ئەو هەموو ئەعرازە جانبەی هەیە ینی وای لەکان نەخۆشەکە کاریگەری لەسەر گورچیلەیە بێت لەسەر جگەرێ بێت لەبەرەوە چارەسەری سروشتی باشترین شتی ئەوەیە کە هیچ ئەعرازێکی جانبی و یعنی نییە لەسەر نەخۆشەکە. کاک نازم بۆ وەرزش هەماهەنگی وەرزش و چارەسەری سروشتی چۆنیە ئێوە تا چەند گرنگی بە وەرزشیش دەدەن بۆ نەخۆش؟ زۆر گرنگە ینی ئێمە ئێستا من زۆرینەی ئەو ڕێنمایانی کە بڵاوێکەمەوە لە لای خۆمەوە ئەوەیە کە چ وەرزشێ بکەین بۆ ئەوەی تووشی ئەم نەخۆشیانە نەبین یعنی چ وەرزشێ بکەیت بۆی پشتە بە قوت کەیت و بە زووی ینی تووشی ئینزیلا دەکرێت ئەو وەرشان لە ماڵیشەوە ئەنجام بدرێت یانی بەتەکید زۆری ئەو ڕاضانە لە ماڵەوە کرێ و تەنها چەند دقەیەکی پێچێت ئەگەر خەڵک یعنی ئەو ڕۆشنبیری لا دروست بێت ڕۆژانە چەند دقەیەکی کەم تەنانەت هەندێک من وەرزشم بڵاو کردوێتەوە باوەڕکە تەنها 5 دقەی پێچێت 5 دقە ئەگەر ڕۆژانە 5 دقە لە کاتێ بگریت و ئەو وەرزشانە بکەیت یعنی لەوانەیە بڵێم زۆرینەی بە دوورەبی لە زۆرینەی ئەو ئازارانی کە بەهۆی ئازاری جونگەکانەکە دروستە بێت لە پشت و لە مل و لە ئەژنۆدا. زۆربەی کات هەندێک ئازار لە ناکاو دروستە بێت لە پشتا یان لە هەر شوێنێکی جەستەیە ئەمە پێویستە لە ماڵەوە بتوانێت بە ڕێگایەکیان خۆت بێت بۆ لای ئێوە چۆن ئەوە بە چارەسەر وەربگرێ باش یعنی نەخۆش ئەتوانێت خۆشی چارەسەر وەرگرێت ئەگەر هاتوو وەکو باسم کرد ئەگەر هاتوو خۆی ڕۆشنبیریەکی هەبێت لەوەی کە چۆن چارەسەرەکە ئاکات بۆ نمونە ئازارێکی لە ملیا دروستە بێت یعنی زۆرینەی خەڵکی ئازارەکانی مل یان بەهۆی ئەوەیە کە پشتێکی بەرز بەکارێنێت یان بەهۆیەوە زۆرینەی کات ملی دانەوانەوە یعنی لەو کاتاکە ملی شۆڕ کردوێتەوە قوتێکی زۆر دەچێتە سەر ملی لەبەرەوەی زۆرینەی خەڵکی ئێستا شێوازی ژیان گۆڕاوە و مۆبایلێکی زۆر کاتێکی زۆر بەکارێنێت
لەبەرەوە ئازارەی ملی بۆ دروستە بێت ئەگەر خۆشی یعنی ئەو ڕۆشنبیرەی هەبێت کە پشتەکەی چاک بکات ینی ئەو پشتێک کە بەکارێنێ شتێکی بچووک بێ و لە ژێر ملیا بێت سەری بکەوێ بە پشتا ئەو کاتە وردە ئازارەکەی کەمە بێتەوە یان بەکارهێنانی گەرمی بۆ ئەوەی ئەو تەشەنوجاتەی ماسوولکەکانی کەم بێتەوە ئەتوانێت لای چارەسەرکاری سروشتیش ئێمە ئینفراڕێدمان هەیە خۆت تەرەپی کۆمەڵێک شتی بڵین گەرمی و ئەوانەیە ئینفراڕێدەکەش تیشکی خواردسوورە کە هەم گەرمیەکی هەیە ئەکرێ بۆ نەخۆشەکە هەم ئازارەکەی کەمەکاتەوە و لەگەڵیشە کۆمەڵێ وەرزش و کشانیشی پێکرێت ئەو کشانش زۆر کاریگەری هەیە زۆر جار لە کوردەواری خۆمانە یەکێک شتێکی قورس هەڵەگرێڵێ دەماری پشتی وەرگەڕا هەڵگەڕا شتێکی وە ئەمە ممکنە شتی وە دەمار وای لێ دێت بەڵێ ممکنە ڕووبا ئەویش بەهۆی چەند هۆکارێکەوە گرنگترینیان ئەوەیە کە ماسوولکەکانی لاوازە یعنی کەسێک کە ماسوولکەی بە قووت بێت بۆچی ئەو کەسانی کە یاری ئاس نەکەن ئەتوانێت خۆی دانەوێنێتەوە و 100 کیلۆ 150 کیلۆ هەڵەگرێ و بەڵام زۆر بەهێواشی لەسەر خۆی بەڵێ لێزانی نەکە و لەگەڵ ئەوەشە ئێستا ئێمە ئەگەر شتێک هەڵەگرین یعنی وەزنەکەی ئەگەر چەندێک بێت ئەگەر بە شێوەیەکی غەڵەت پشتمان دانەوێنین ئەبێت وەزنەکەی زۆر زیاترە بێت لەسەر پشتێ لەبەرەوە پێویستە یەکەم جار دانیشیت لەسەر بڵین وەکو چیچکان بکەیت شتەکە هەڵگریت و ئەو ساهستیتەوە ئەمە ئەو پارێزە لەوەی ئازاری پشتێ بە خێرایی بۆ دروست بێت ئەم ڕێنمایە زۆر گرنگە زۆر تووشی ئەو حاڵەتە ئەبینە لێرە خەڵکی خۆمان ینی گرنگە پێشەمو شتە خێرایی نەکات لەو شتێک کە هەڵێگرین زۆر لە ناکاو هەڵی نەگرێت وا بێت پشتیشی ینی ئەوە بێت پشتیشی ینی ماسوولکەی پشتە بە قوتکەی ینی من باسم کرد خەڵکی ئەمە بەڕاستی وەرزش ناکات وەرزش نەکردن زۆر خراپە ینی وا کات هەموو ماسوولکەکانی وردە لاوازە بێت لە تەمەنێکی کەمە زۆرینی خەڵکیە بینی لە تەمەنی 40 ساڵ و 45 ساڵەوە بینی لە مزگەوتەکانە لەسەر کورسی نوێژەکان یعنی وای لێ هاتووە 2-3 ڕێیس هەمووی بۆ بە کورسی ئەمە هەموو هۆکارەکەی ئەوەیە خەڵک وەرزش ناکات کاک نازم سەبارەت بە لە جانبی ئەوەی ئێوە خۆتان باسی بکەن نوێش کۆمەڵێک جوڵەی تێدایە هیچ پەیوەندێکی هەیە بە چارەسەری سروشتی یاخود بڵێن ئەو جوڵانەی کە لە نوێشدا هەن تا ڕادەیەک سوودی دەبێت بۆ جەستە بەڵێ من بە ڤیددیۆیەک لە واڵەکەی خۆما بڵاوم کردوتەوە کاریگەریەکانی نوێش یعنی باشترین چارەسەری سروشتیە کە ئێمە بیکەین هیچ بە پەلە نەبێت بەڵێ ئەو کاتەی کە تەنها بە پێوە وەستاویت کاریگەریە بێت لەسەر ئەوەی کە بە شێوەیە کە تۆ ڕێک ئەوەستیت و چەند دقەیەک ئەوەستیت ئەمە خۆی شتێکی باشە دواتر ئەنوشتیتەوە ئەو نوشتانەوەی کە ئەچیتە ڕووکوعەوە کشانی هەموو ماسوولکەکانی ئەم ماسوولکانی دواوە کە پێڵێن هامسترین و ماسوولکەی گلوتیز ماگزیمەس لە دواوەیە هەموو ئەوانە بە شێوەیەکی زۆر باشە کشێن بەو شێوەیە کە لە سونەتا باسکراوە ئەگەر پشتیشێ بە تەواوەتی ڕێک بێت یعنی هەموو فەقەرەکانیشە لەگەڵ یا کشانێکی تەواوەتی تیا دروستە بێت و لە کاتی هەستانەوە جارێکی کە وەکو وەرزشێکە بۆ بە قوتکردنی ماسوولکەکانی پشتێ کاتی ئەچیتە ڕووکوعەوە نوشتانەوەی ئەم جونگانەی ئەژنۆ زۆر مهمە کە ڕۆژانە نوشتانەوەی پێ بکرێت بەڕاستی ئەوە یعنی بڵێم ڕێنماییەکی زۆر جار هەڵەیە کە بە خەڵکە وترێت ئەژنۆمە نوشتێنەرەوە تەنها لە حاڵەتێکە نەخۆش ئەژنۆی نەنوشتێنێتەوە کە ئاوساوی هەیە کە ئازارێکی زۆر هەیە لە حاڵەتەکانی ترە ئەوێ خەڵک ئەژنۆی بنوشتێنێتەوە ئەوەی لە سوجودا کە خەڵک ئەژنۆت بە تەواوەتی نوشتێنیتەوە کاتێک کە هەڵەسیتەوە جارێکی کە زەخت لەسەر ئەم ماسوولکەیەکمان هەیە پێڵێن کاڵب مەسڵ کە وەکو پێڵێن دڵی دووەم یعنی هەموو ئەو ئاو خوێنەی کە چۆ بۆ خوارەوە جارێکی کە لێرەوە پاڵی پێوەنێتەوە بۆ سەرەوە لەو کاتا کە تۆ زەختەکەیتە سەری جارێکی کە هەموو ئەو خوێن و ئاوە ئەگەڕێتەوە بۆ سەرەوە ئەمە زۆر مهمە لە کاتی نوێژە ئەوانە هەمووی دروستە بێت هەندێک جا وەرزشەوان تووشی پێکانێک یاخود تووشی دەرچوونی ئەژنۆ ئەبێت هەند زۆربەی کات بۆ ئەمە ژەر چارەسەری سروشتی دەئەن ئەمەیان چۆنیە تایبەت بۆ ئەژنۆ زۆر جای وەرزشەوان تووشی ئەم حاڵەتە ئەبێ بەڵێ زۆرینەی پێکانە وەرزشیەکان دواتر
پێویستیان بە چارەسەری سروشتی هەیە بەڵێ لە یەکەم جارە کە تووشی ئەوە بێت وەکو ئەبینین لە ناو یاریگاکانە ساردی بەکارێت ینی لەو کاتە کە تووشی پێکانەکە بێت ئەگەر 24 ساعتی یەکەم ساردی بەکار بێت زۆر باشە بۆی ئەو شوێنە نەئاوسێت و پێویستە دواتریش ئەشیعی بگیرێت بزانی ینی مشکلەکە لەکوێیە ئیتر بە کوێرەی ئەوەی کە ئەشیعەکەیگری لە جاری وا هەیە پچڕانی هەیە بە تەواوەتی ئەوانە زۆریان لەوانەیە پێویستیان بە نەشتەرگەری هەبێ بەڵام زۆرینەی حاڵەتەکان لەوانەیە بڵێم لە 100 بۆ 80 بە چارەسەری سروشتی ئەتوانێ باش بێتەوە. هیچ نەخۆشیێکی تایبەت هەیە لە جستی مرۆڤ بۆ منە لە دوای چارەسەری پزیشکی ئەبێت بۆ ماوەی چەند مانگێک دوو مانگێکیش سروشتێکە وەربگرێ؟ بەڵێ ئەوانەی ئەمەلیاتی ئەژنۆیان بۆ کرێ هەموو ئەوانەی کە شکانیان هەیە و ئەگیرێتە گەچەوە زۆر جار دەسەکە ئەگیرێتە گەچەوە بۆ ماوەی مانگێک یان زیاتر دواتر جونگەکانی ڕقە بێت دوایی پێویستی بە چارەسەری سروشتی هەیە. من نەخۆشم بینیوە ماوەیەک لە نەخۆشخانە بووە دواتر گەڕاوەتەوە ماڵەوە هیچ شتێکی پێ نەکراوە و توانە ئازاری هەیە ئەوانە دوایی کە من چوم باوەڕ کە هەموو جونگەکانی ڕق بوو ینی هەموو جونگەکان کلسی کرده بوو دواتر ینی جاری وا هەیە وای لێ ئەگاتە حاڵەتێک هەرچەند ئەتەوێ بە چارەسەری سروشتی ئەگەر لە سەرەتاوە بێت زۆر بە ئاسانی چارەسەرە بێت بەڵام جاری وا هەیە ئەمنە کلسەکات پێویستی بۆیە جارێکی کە نەشتەرگەری بکرێتەوە لەبەرەوە زۆر گرنگە لە دوای ئەمەلیات لە دوای ئەوانە هەمووی ئەو کەسانە چارەسەری سروشتی وەرگرن. زۆر باشە کاک نازم لە کۆتایی بەرنامەکەدا گرنگترین ڕێنماییەکان چیە بۆ خەڵکی و بە تایبەتی تر بووی کە نەگەنە ئەم چارەسەرکردنە خۆیان ئاگاداری خۆیان بن وەکو خۆت ئاماژت پێ کرد پێش وەختە پارێزی بکات بووی کە تووشی هیچ حاڵەتێک نەبێ؟ وڵی هیوادارم خەڵک وەرزش بکات بەڕاستی وەرزشکردن زۆر مهمە ینی وڵاتانی ئەوروپی ئێستا وەکو ئەو کەسانەمان کە لەوێن کە باسیەکەن ینی ئەچیتە لای دکتۆرەکە پارچەی حەپێنایەتێ لەبەرەوە خەڵک ڕێنماییەکەن بۆی وەرزش بکات ئەگەر ڕۆژانە وەرزش بکەیت باوەڕکە لە زوربەی نەخۆشیەکانی دڵ و مێشک و هەموو جەستەت ینی دڵخۆشیەکی هەم دڵخۆشیەکی شت چکە هۆرمۆنی دڵخۆشی زوربەی کات لەو کاتانە ڕژێکە ئەو کەسە وەرزشەکە پێکمان شتێکمان بینەچێت تا چەند گرنگە کەسێک کە زیاتر لە توانای خۆی شتێکی قورزەڵ نەگرێن شتێکە لە توانای نییە زۆرجار هەر زەختەکە هەر وازنایانێ ئەم شتە هەر هەڵەگرێ زۆرجار لە کاتی بارکردنی ماڵانە ئەمە ئەبینین تا چەند گرنگە ئاگاداری ئەوە ببین. وەڵی ئەبێ زۆر بە وریاییەوە وەکو باسم کرد ینی تۆ ئەبێت هەم قووەتی ماسوولکەی خۆت بزانیت هەم بزانی بە شێوەیەکی زانستی شتەکە بەرز بکەیتەوە ئەگینا ئەو زەختە زۆرە لە خۆتەکەیت تۆ وەکو وایە سیارەیەک تایی پاسکیلێکی بخەیتە ژێر ئەو کاتە بە تاکید یەکسەر خراپە بێ و ئەکەوێت ینی تۆ قووەتی ئەوەت نییە ئەو وەزنە زۆرە بەرز نەکەیتەوە. بێگومان زۆر سپاس دەکەین بەڕێز کاک نازم ئەبوبەکر چارەسەرکاری سروشتی خۆ بەخێر بێ سپاس بۆ دەرفەتە.